بچێت ئەوەی بینیمان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا فێستیڤاڵی شانۆی شەقام لە کەرکووک بەڕێوە چوو کە ئەمە نوێمین خول بوو سێ ڕۆژی خەیان بە بەشداری چەندین وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانی و تیپەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیش. ئەوەی جێی خۆشحاڵێ ئەم فێستیڤاڵە ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری بەخۆیەوە ئەبینێت و چالاکی زیاتر و بەرهەمی زیاتر نمایشەکرێت لە ناوچە جیاوازەکانی شاری کەرکووک. باشە ئێمە بەسپاسەوە هونەرمەندی شانۆکار نەژاد نەجممان لەگەڵای سەرۆکی فێستیڤاڵی شەقام لە کەرکووک لە شاری کەرکووکەوە. کاک نەژاد بەیانیت باش ئەوەی جێی خۆشحاڵێ بامە سەرتا پیرۆزبایی لێ بکەم کە فێستیڤاڵەکە کارەکانی بە شێوەیەشی زۆر نایاب لە ماوەی سێ ڕۆژە بەڕێوە چوو. ئەمە تەنها قسەی من نییە، بەڵکو لە سۆشیال میدیا لە میدیا بە شێوەیەکی گشتی ستایشی بەڕێوە چوونی فێستیڤاڵەکە کراوە. من ئەپرسم کاک نەژاد جیاوازی ئەم خولە لەگەڵ خولەکانی ڕابردوو چی ئەگەر بۆمان باس بکەیت؟ بەیانیتان باش. سەرەتا سپاس بۆ کورسات کە سپۆنسەری میدیایی بوو، سپاس بۆ هەموو کارمەندانی، سپاس بۆ نووسینگەی کەرکووکی کورسات، بۆ پێشەشکارانی. من ئەڵەم جیاوازەکە لە چەند بابەتێکی زۆر گرنگ بوو. یەکێک لەو بابەتانە ناڵم بە دیقەت و بە داتا ئێمە یەکێک خەڵک بژمێرین بڵین چەند کەس ئامادە بوو، بەڵام ئەو ڕێژەیە کە ساڵی پار لە ئەفتیتاحیە و لە ڕۆژانی فستیڤاڵ بوو مەزەناکرا بە 1000 کەس، بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە ڕێک دوو جار ئەم ڕێژەیە بەرزەوە بوو بە پێی ڤیدیۆ و وێنە و ئەوەی کە خۆمان کۆنتترۆڵی ڕۆژی یەکەممان کرد، یعنی زیاتر لە 2000 کەس ئامادەی فستیڤاڵ بوو. ئەمە بۆ خۆی گەورەترین جیاوازیە. ئێمە کاری هونەری بۆ بینەرەکەین، ئەگەر بینەر زیاتر بێ واتە تۆ جیاوازیەکە دروست کردووە، واتە تۆ سەرکەوتنی گەورەت بەدەستێناوە، وات کردووە لە ساڵی پارۆ تا ئێستا خەڵک خۆی ئامادە بکەوە بەو ڕێژە گەورەیە کە ئێمە مەزەندەمان ناکرد بەو جۆرە بێ. باشە کاک نەژاد، جگە لە نمایشە شانۆیەکان چالاکەکانی ترچی بوون کە لە ناو فستیڤاڵدا پێشکەش دەکران؟ پێشەوە بچمە سەر چالاشیەکان. تەبعاً من لێرەمێ زۆر سپاسی ستافەکەم کەم لە گروپی شانۆی هەوار و لیژنەی باڵای فستیڤاڵ. ئێمە فستیڤاڵ کۆتایی هات، پیرۆزبایی لە هەمومان و لە کوردستان و لە سەراسی ناوچەکە ئەوانەی کە لەگەڵ ما بوون. ئێمە لە ئێستاوە ئامادەکاریەکەین بۆ خولی دەیەم، ئەمە یەکێکە لە خاڵەکان، چکە ناچار بووین یاخود نەک ناچاری بە جۆرێک خەڵک پێشوازیەکەی لێکرد. ئەبێ ئێمە لە ئێستاوە ئامادەکاری خولی دەیەم بکەین. جگە لە شانۆ ئێمە دوو کۆنسێرتی گەورەمانە بوو بۆ گروپی کیژانی سنە لە ڕۆژی یەکەم و لە ڕۆژی کۆتایی. جگە لە شانۆ 5 هەڵاتی ئاڵتونیمانە بوو بۆ 5 هونەرمەندی گەورەی دنیا. جگە لە شانۆ 4 وڕکشۆپمان هەبوو 5 ڕۆژ پێش فستیڤاڵەکە دەستی پێکرد بۆ 4 هونەرمەندی گەورەی دنیا کە لە یابان و بەلجیکا و نەمسا و ئێرانەوە ڕاهێنەرەکان هاتبوون. جگە لە شانۆ 4 چاپی کتێبمان هەبوو کە هەمویان چاپی تازە بوون و نووسینی تازە بوون لەسەر شانۆی شەقام. جگە لە شانۆ کاری لێکۆڵینەوە، دراسات و لێکۆڵینەوە و بەحسمان هەبوو، پانێڵێکی ڕەخنەییمان هەبوو. لە هەمووی گرنگتر و جیاوازتر لەم فستیڤاڵە ئێمە توانیمان ئەم ساڵ فستیڤاڵ بکەینە خاوەن ڕۆژنامەیەکی ئەلکترۆنی کە بەرپرسان و نووسەرانی ئەم سایتە یاخود ئەم ڕۆژنامەیە هەمووی خەڵکی مەسر و ئوردن و وڵاتانی عەرەبی بن لەگەڵ کوردستان و عێراقا کە سەرپەرشتیەک. باشە کاک نەژاد، من ئەمێ باسی ئەو وڵاتانم بۆ بکە یاخود نای ئەو وڵاتانەمان پێ بڵێ کە بەرهەمەکانیان لە فێستیڤاڵ نمایش کرد بوو. جگە لەوە مەبەستیشمە ئەوە بزانم میکانیزمی یاخود شێوازی وەرگرتنی ئەو بەرهەمانە چۆنە، لەلایەن چ لیژنەیەکەوە هەڵسەنگاندن ئەکرێت و دواتر
بڕیار لەسەر ئەوە ئەدرێت کە کام بەرهەمە بەشداری لە فێستیڤال بکات یاخود کارەکە نمایش بکرێت. بەڵێ. زیاتر لە 90 نمایش لە ڕێگەی فۆرمێکەوە بۆ ماوەی مانگێک و 15 ڕۆژێمە ڕکلامان بۆ فۆرمێک کرد کە فۆرمەکە هەموو داتایەکی تایە، هەموو زانیاریەکی تایە. ئێمە 90 ئیشمان بۆ هات، لەم 90 ئیشە لە 30 وڵاتەوە بەرهەمەکانمان بۆ هاتبوو. لیژنەیەکماندانە زۆر جار ئەم لیژنانە هەم لیژنەی داوەری هەم لیژنەی بینین تووشی گرفتە بن، بۆیە هەر لە وڵۆنایانمان نێنە چی نمایشێک وەرەگرن، چکە هەر قلێکیان لە هەر کەسێک لەم لیژنەیە لە وڵاتێکەوە بوو. ئەم نمایشە بینرا لە ماوەی مانگێک هەموو نمایشەکان بینرا و دواتر بڕیاردرا 20 نمایش بێتە شاری کەرکووک بە کۆمەڵێک بنەما ینی کارکرا بوو. یەکێک لەو بنەمایانە بێ شانۆی شەقام بێ بۆ مەسەلەی کات، مەسەلەی کەرکووک چی زۆر جار یاخود لە دوای فستیڤاڵ هەندێک هاوڕێمان قسەیان لەسەرەوە کرد ئەمە چی بنەمایەکە بۆ منە ئەم نمایشە دێ. ئەو بنەمایە ئێمە لە ئەزمموی 22 ساڵی کارکردنی خۆم و هاوڕەکانم لە کەرکووک بینێری کەرکووک چی ئەوێ. ڕاستە ئێمە 200 میوانمان هەبوو ئەم نمایشانە بۆ 200 میوانەکەش نمایشەکرێ، بەڵام ئێمە هێندە بیر لە بینەرەکەی کەرکووک و کوردستان و عێراقکەینەوە، زۆر جابیر لە میوانەکان ناکەینەوە یاخود بەڕەزامەندی و فکر و ئایدیای میوان کار ناکەین. ئێمە هاتوین بۆ ئەم شارە و بۆ کوردستان و بۆ عێراق کار بکەین، واتە خوێندنەوە بۆ مێشک و بینینی بینەری خۆمانەکەین. 1500 کەس یا 2000 کەس ئەو باشترە چێش ببینێ و ئێمە ئازانین بینەری کەرکووک چییە، بۆی ئەمانە هەمووی بنەما بوون کارمان لەسەریک. باشە کاک نەژاد، شانە و پەیامێکە لە پێناو سەقامگیری دروشمی ئەم ساڵتا بووە، ئەمە پەیامێک یاخود دروشمێکی گرنگە بۆ کەرکووک. لە ماوەی ئەزمموی کارکردنتانەوە و لەو دروشمانی کە بەکارتانە ناو بەتابەتی ئەم دروشمەی ئەمساڵ شانۆی شەقام توانیوێتی کۆکەرەوەی سەرجەم زمان و پێکهاتە و کەمەنەتەوایەکان و هەروە ئەو دروشمەی کە داتان ناوە لە پێناو سەقامگیری شانۆی شەقام توانێت یۆمکارە بکا بۆ کەرکووک؟ بەڵێ بە تاکید لە ماوەی 3 ڕۆژە 15 وڵات هاتنە ناو کەرکووکەوە، 200 میوان لە ناو شاری کەرکووک هەموو کونجێکی ئەم شارە پیاسەیان کرد، گەڕان چێژیان بینی، نمایشیان بینی، هەر شوێنێکە ئەوەی کە بمانویست بە شەو لە سەعاتی 12 شەو 1 شەو ئەم سەقامگیری لە کەرکووک تەمان منەگەڕێمەوە بۆ بابەتی دروشمەکەمان. هەر کاتێک سەقامگیری نەبێ بابەتی سیاسی تێکەچێت، فەرهەنگ و کەلتور نامێنێ، ژیانی خەڵک لە مەترسیا بێ. کاتێک سەقامگیریە بێ ینی سەقامگیری بابەتی سەرەکیە بۆ وڵاتێک و بۆ شارستانیەک، لە دوای ئەوەوە ئەتوانی تۆ هونەر بکەی، کەلتور بەرپا بکەی، بابەتەکانی ژیانی تر ڕۆژانە پەروەردە هەموو ئەمانە لە دوای سەقامگیرەوە دێ. بۆیە کەرکووک لە دوای ئەوەی کە بەتایبەت جەنابی پارێزگار کاکرە بەرتەها بۆ پارێزگاری ئەم شارە بینیمان چی ئاوەدانیەک ڕووی لەم شارە کردووە، بینیمان چی ئارامیەک ڕووی لەم شارە کردەوە، هەمیشی ینی گەورەیەکەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی پارێزگا و کاکاسۆ گەڕێتەوە کە ئەم شارە بۆتە شارێکی جگە لەوەی شاری نەوتە یاخود زۆر جار ئەڵەن کەرکووچی ئازایە و لە سەنگەرەکانی بەرگری دەیان قوربانی داوە، بەڵام ئێمە ئەمانەمان هەمووی پێچەوانە کردوێتەوە. کەرکووک شاری هونەرە، 100 ساڵ و 105 ساڵە شانۆ لەم شارە هەیە، دەیان سینەما و کەلتور و مێژوویەکی گەورەمان هەیە. بۆی ئەمانەی پێچەوانی کەینەوە کەرکووک بە نەوت نەناسرێ، کەرکووک بە ئازایەتی نەناسرێ، کەرکووک بۆ بناسرێ کە فستیڤاڵێکی هەیە ساڵانە 24 وڵات 15 وڵات سەدان کەس لە دنیاوە ئامادەیە بێ. ینی هەندێک وڵات هاتبوون بۆ منەوەکو چیلی، تەنانەت سەفارەتشیان نییە لەم وڵاتە،
ئێمە توانیمان لە ڕێی فیزەی ئەلکترۆنیەوە بینین ئەم شار ئەمەیە بابەتی سەقامگیریەکە و دروشمەکەمە. باشە کاک نەژات ئەوەی لای من گرنگە و دەمەوێت پرسیاری لەسەر بکەم و زانیاریم بیتێ لەسەری ئامانج لەم شانۆی شەقامە چییە؟ دەتوانێت بێتە بەدیلێک بۆ شانۆی لە ناو هۆڵ یاخود لە ناو فەزا جۆر بە جۆرەکانی ترەوە جیاوازی چیە لەگەڵ ئەو شانۆیانی تر ئایا تەنها جیاوازیەکە ئەوەیە کە ڕاستە و خۆ بەرکەوتنی لەگەڵ خەڵکدایە یاخود چییە بابەتەکە؟ تۆ شەڕمان بۆ دۆزیتەوە لەگەڵ هاوڕێیانی ناو هۆڵ کاکەم لەوێ بزانێ جیاوازەکە تەنها تەماس نییە سانا باش خۆی ئامادە کردووە بینی خۆمان تەفاعل نییە لەگەڵ بینەرە بەو شکڵە بەڵێ بەڵێ شەڕمان بۆ دەزێت کات نەژات بێگومان هەر یەکێک لە شانۆکان نرخ و گرنگی و تایبەت و چێژی خۆی هەیە بەڵێ خۆی ماوەی هەفتەیەکە هاوڕانی ناو هۆڵ هەندێک جوڵە کەوتوتە ناویان پیان ناخۆش و بەڕاستی ئەم گرنگیدانە و ئەم گەورەی کە لە شانەی شەقامە ڕوویدا وەکو حەدەسێکی گەورە و ڕووداوێکی گەورە دەیان ڕۆژنامەی عەرەبی و ئینگلیزی لەسەری نووسێت تەنانەت لە فەڕەنساش بابەتەکە تەنها تەماس نییە بتوانین بڵین ئەمە تەنها تەماسە و نزیکبوونەوە لە بینەر نەخێر ئەمە شانۆیەکی بەتایبەت لە ساڵانی ئاخیرە لەم ساڵانی ڕاستە تەمەنی کورتە بەڵام ئێستا هەموو دنیا تەنانەت وڵاتانی ئەوروپاش بەرەو شانۆی شەقام و فەزای کراوە و دەرەوەی هۆڵەچن چونکە بابەتەکە ئەوەیە دنیای عەسر سورعە مەسەلەی مۆبایل و مەسەلەی تەکنەلۆژیا زۆر سەیتەری کردوتە سەر تاکی ئینسانێکی لەناو کۆمەڵگە بەڵام شانۆی شەقام قەنەعەتم وایە بڕوامان وایە لە ساڵانی ئایندە گۆڕانکاری گەوراکە لە مێشکی تاکی ئینسانێکی ئاسایی لە ناو کۆمەڵگە چکە ڕاستەخۆ بەر بینەرەکەوێ دواتر ئێمە ئەتوانین وەکو شانۆی شەقام بمانێ بڕۆین بۆی شۆ بەڵام شانۆی هۆڵ شانۆیکی تایبەتە زۆر جا بۆ نخبەیە لەوەی لە ڤیدۆکانە بیبینن ئێمە لە یەکێک لە شوێنەکان لە شوێنێکی گشتی بوو یعنی دەیان ئافرەت و ژنی زۆر بەتەمەن هاتبوون بۆ بازار یعنی کاک نەژات ئەکرێ بڵێن شانۆی شەقام ژانێکی نوێ لە ناوهونەری شانۆیە کاک نەژات ببوورە کەواتە توانین بڵێن شانۆی شەقام ژانرێکی نوێ لە ناوهونەری شانۆیە بەتاکید بەڵێ بەڵێ کاک نەژات ئەگەر ژانێکی نوێ و کاری گەورەیشی کردوتە سەر شانۆی هۆڵ باش کاک نەژات ئەکرد بکرێ باسی خەڵاتەکانیشمان بۆ بکەیت لە ڕۆژی سێم کە دابشکرا چەند خەڵات دابشکرا بەسەر نمایشتە سەرکەوتەکان و چێ بوون ئەوانەی کە خەڵاتەکانیان بەدەستێنان لە ناوخۆ بێ یاخود لە دەرەوەی هەرێم و عێراق بێ بەڵێ دیارە خەڵاتەکان ئێمە لە بەشی گەورە 6 خەڵاتمانەیە لە بەشی مناڵم ساڵ 2 خەڵاتمانە بوو باشترینی یەکەم و باشترینی دووەم لە بەشی مناڵ ئەو خەڵاتانی کە بەدەستیانێ شاری کەرکووک خەڵاتی باشترین بیرۆکەی بەدەستێنە لە بەشی مناڵ شاری چەمچەماڵ یەکەمی هێنا وڵاتی ئێران دووەمی هێنا وەکو ئەکتەری کۆڕ سووریا فەڕەنسا باوە بەشی کارێکیان هەبوو باشترین بەرهەم ئێران بوو ینی لەم 6 خەڵاتە بەجێی ینی خۆشحاڵیەوە دوو خەڵاتی زۆر گەورە کوردستان بەدەستیانێنە یەکیشیان کەرکووکیان چەمچەماڵ لەگەڵەوەی بە دوو نمایش بەشدار بوون واتە نوێنەرایەتی دوو نمایش بوو. باشە کاک نەژات ئەم جۆرە شانۆیانە یاخۆت بە دیاریکراوی شانۆی شەقام تا چەند گرنگە بۆ ناساندنی شانۆی و هونەری کوردی بە وڵاتانی دەرەوە و هەروەها بۆ ئێمەش کە بتوانین سوود لە ئەزمون و کارەکانی ئەوان وەربگرین.
تەبانێکێکە لە پا زۆر گرنگەکان تۆ لە دەرەوەی ئەو چوارچێوەیە لە فەزایشی کراوە و شەقام لە ڕێی جلوبەرگەوە ئێمە کارەکەین ئەو گروپانەی کە دێن هەچکا و جلوبەرگی نەتەوایەتی خۆی ئەپۆشێ. بابەتێکی تر مەسەلەی زمانە، شانە بۆ خۆی زمانێکی جیهانیە، ئەنێ زۆر جار گۆڕینەوەی کەلتور لە نێوان گروپەکان و ئەوانەی کە دێن تۆ نمایشت هەیە باسی یارێک کۆنەکانەکان، نمایشت هەیە باسی مێژووی وڵاتەکەتەکە. یەکێکە لە پایە زۆر گرنگەکان بۆ ئاڵوگۆڕی کەلتوری بە تایبەت شانەی شەقام کراوەترە، مەجای زیاترە نەخێن کێنراوە لە ناو هۆڵێکە تۆ بتانی تەنها لاوی گرنگتر ئەوەیە بابەتی مێژویی و یاخود ئەو بابەتە فەلسەفیانە لە شانۆی شەقامە جێی نابێتەوە، بابەتی ڕۆژە گەرمە، بابەتی هەنووکەییە، بۆیان بابەتانە زۆر گرنگە ڕاستەوخۆ بەر بینەرەکەوێ و بەر ئەو وڵاتانەکەوێت کە هاتوون و بەشدارن لە فستیڤاڵ. بەڵێ هونەرمەندی شانۆکار نەژاد نەجم سەرۆکی شانۆی شەقام لە کەرکووک، سوپاس بۆ ئەوەی کە ڕاستەخۆ لە کەرکووک لەگەڵما بوون، سەرکەوتو من وەک هەمیشە. بەڵێ سانە ئەمڕۆژ تاوای بڕگە بابەتەکانی بەیانی کورسان نوێزمان پێشکەش کرد، کاتێکی خۆش و ئارام بۆ هەموو لایەک. هەر تەندروست باش بن. پاتان لەگەڵ بێ.